کۆمەڵی دادگەری کوردستان هەمیشە بە گرنگیەوە لە تەواوی چین و توێژەکانی هەرێمی کوردستانی ڕوانیوە، بە تایبەت گەنجان و بۆ ئەو مەبەستەش ڕۆڵێکی بەرچاویان لە ئۆرگانەکانی ئەم حیزبەدا پێدراوە. یەکێک لەو وێزگانەی کە لەلایەن گەنجانەوە خواستێکی زۆری لەسەرا کای وەرزشە. هەر لەبەر ئەمەشە کۆمەڵی دادگەری لە ڕێگەی مەکتەبی کاروباری وەرزشیەوە خزمەتێکی بەرچاویان پێشکەش کردووە. هەروکە گردیقەت و یابێ مەکتەبی کاروباری وەرشی کۆمەڵی دادگەری لە کوردستاندا لەم سەری کوردستان بۆ ئەو سەری بە هەزاران فێرخواست ڕوو لە بارگاکانی سەر بە مەکتەبی کاروباری وەرشی کۆمەڵ دەکەن، جگەلەوەی کە وەرزش ئەنجامەدەن باگراوەندێکی پەروەردەیش وانی پەروەردەیان پێشەشەکرێ بە ئاقارەوەی کە هیچ کاتێک بەلا ڕێدا نەبرێن و باگراوەندە گشتیەکی مرۆڤ بوون و موسڵمانەتیان هەمیشە لە پێشچاو بێت و خزمەت بە خاک و ئەو وڵاتی خۆیان بکەن. یەکێک لەو سێکتەرانەی کۆمەڵی دادگەری بە گەنجانی سپاردووە کەناڵی ئاسمانی پەیام و بەشی وەرزشەکەیەتی کە لەلایەن ژمارەیەک ڕۆژنامەنووسی لاو و پڕ هەگبەوە ڕۆژانە زانیاری وەرزشیەکان بۆ بینەران دەگوازنەوە. و بەو پاڵپشتی کە ئەو کات کۆمەڵی ئیسلامی کە بۆ کەناڵی ئاسمانی پەیامی هەبوو و بەڕێز کاک حاجی فاروقیش کە ئەندامی سەرکردایەتی بەو کات یعنی سەپۆرتێکی زۆر تایبەت هەبوو بۆ وەرزش، بۆیە ئێمە نوێگەریەکمان کرد لەوەی کە بەرنامەی وەرزشی و بەڕێوەبردننی کاری وەرزشی لە ناو میدیادا بگۆڕین و بیکەین بە بەڕێوەبردنێک کە گەنجان خۆیان بەشداری تێدا بکەن کە بێن بەبێ جۆدانەوەی چ ئاینێک بەبێ جۆدانەوەی سەر بە چ لایەنێکن. ئێمە میوانداریمان لێکردن و کارێکی گەورە و شۆڕشێکی گەورەمان کرد لە نێو میدیا بۆی کە بەرنامەکان بە پێستر و بەێستر بدرێ بە خەڵک. بۆیە من پێم وایە ئەوە گەورەترین خزمەتە کە وەکو کۆمەڵ دەرحەق بە وەرزشکاران کراوە و زۆرترین گەنجیش لە نێو بواری وەرزشە بەتاوی دەرکەوتنیە. بۆ گرنگترین خاڵیش کە هەیە ئەوەیە کە شیکەرەوەی وەرزشی و شیکاری وەرزشی لە کەناڵی ئاسمانی پەیام و لەو کارەوە بووە کە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە لە کاری وەرزشی ئەنجام درا و دەستی پێکردووە. مانگانە مەکتەبی وەرزشی کۆمەڵ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان چالاکی تایبەت ئەنجام دەدەن و بە سەدان گەنج و لاو و بەو پەڕی دڵخۆشیەوە بەشداری دەکەن. بەڵام ئەوەی مەکتەبە وەرزشیەکەی کۆمەڵ لەوانی دیکە جیا دەکاتەوە گرنگی دانێتی بەلایەنی پەروەردەیی و پێگەیاندنی گەنجێکی خاوەن ڕوئیا و بە هیوایە. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.